ساڵتان لێبێ بینەرانی بەڕێزی شارپرێس لە گفتوگۆیەکی تایبەت دێمەوە خزمەتتان. ئەمڕۆ هەشتی ئاب ساڵیادی دامەزراندنی حیزبێکی تێکۆشەری هەرێمی کوردستان، حیزبێکی تێکۆشەر لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد کە خاوەنی کوردوتەنی ڕووبارێک خوێنی شەهیدانی ڕۆڵەی کوردستانە. حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان 45 ساڵ تێپەڕێت بەسەر تەمەنیدا. ئەمڕۆ لێرە لە گفتوگۆیەکی تایبەتدا لەگەڵ بەڕێز محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان گفتوگۆیەک لەبارەی ساڵیادی حیزبەکەیان و مێژووی حیزبەکەیان لەگەڵەوەش لە ناو ئەم هەموو ڕووداوە گەرمەی هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهاندا حتمەن گفتوگۆیەکمان ئەوێت لەسەر ئەو ڕووداوانە. کاک محەممەد سڵاوت لێبێت. سپاس بۆ قبولکردنی دەرفەتەکەت لە ڕۆژی دامەزرانی حیزبەکەتاندا. سەرەتا مەوێ بە ناوی خۆم و ستافی شارپرێسەوە پیرۆزباییتان لێ بکەم. وەک یەکەم پرسیاریش لەم سەردەمی کۆرۆنادا لەگەڵ خۆپارێزی چۆنیت؟ زۆر سپاسان دەکەم، زۆر بەخێر بێن. وەڵا لەگەڵ کۆرۆنادا تازە خەریکە ڕادین، چونکە کۆرۆنا تازە خۆ 2 ساڵە تێپەڕاندووە. لەبەرەوە پێم وایە ئاساییە بێت تۆرۆکو هاڵەمەتەکەی کۆنی لای خۆمانی لێدێ و من لێرە کەرەتی نەوشتمان نییە، لێرە دەشتە و هیچ کێشەیەکمان نەبوو. من لە ئەوە لە هاتنی کۆرۆناوە تا ئێستا لەو منتیقەیەم و شتێکی نەبوو. تە دروست باش بیت. ئەو ئاڵایی کە لە پشت سەری بەڕێستەوەی نووسراوە ساڵی 1976 کە 45 ساڵی ڕێک بەرئێستا ئەکات حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان دامەزراوە. لە ماوەی ئەم 45 ساڵی خەباتی حیزبەتانە چ ڕووداوێک هەیە، چ مووقیف و هەڵوێستێک هەیە کە تۆ وەکو حیزب لێی پەشیمان بیت، چ مووقیف و هەڵوێستێکی ژەیە کە تۆ بە شانازیەکی زۆرەوە حتمما حیزبێک خاوەنی کۆمەڵێک شانازیە، بەڵام کامەیان زۆرترین شانازیە، کامەیان لێی پەشیمانی لە هەمووی زیاتر؟ زۆر سپاسان دەکەم. پێشێکی ئەمەوێت بۆ بۆنێ ئەو یادەوە سڵاو بۆ گیانی پاکی شەهیدەکان و کەسوکاری شەهیدانی حیزب و هەموو شەهیدانی خەڵکی کوردستان بنێرم، ئەنفالەکان، کیمیاوی، هەموو شەهیدانی میلەتەکەمان. لە ڕاستی 45 ساڵ پێشیستا هاتنە لە ڕۆژێکە ڕۆژە ناخۆشەکانە بوو، باڵی ڕەشی ناومێدی بەسەر میلەتەکەمان نەکشا بوو و ڕێکەوتنی نێودەوڵەتی جەزائیر جێبەجێ کرا بوو. لەو ڕۆژانەدا میلەتەکەمان لە دووڕێیانێکدا بوو، یا ئەبێت بێدەسەڵاتی و ملکەچی بەرامبەر بە ڕژێمی بەعەز پیشان بدەیت، یا ئەبێت دەست بێتە چەک و ڕووبکەیتەوە شاخەکانی کوردستان، چونکە حکوومەتی عێراقی خۆتان نەزانن لە ڕێی گفتوگۆوە جوابی کوردی نەدایەوە. بۆیە لەو ڕۆژانەدا تێکۆشەرەکانی حیزبی سۆسیالیست توانیان بە ژمارەیەک لە پەنجەکانی دەستێ نەپەڕن، بە کۆمەڵێت چەکی ژەنگاوی لە دەرهێنراوی پاشماوەی شۆڕشی ئەیلولەوە بە گژی ڕژێمێک هاچوونەوە کە مەحاڵ بوو. ئەو ڕژێمەی کە 8 ساڵ شەڕی لەگەڵ ئێران کرد، ئەو ڕژێمەی کە ئەمریکا و 33 دەوڵەت چەند ساڵێک شەڕی کرد لەگەڵیان، ئەو ڕژێمەی کە ڕەنگە بە چەند سەعاتێک کۆیتی گرت، ئەو 10 پێشمەرگە ئەیتوانی 10 ڕۆژ شەڕیان لەگەڵا بکات، نەیتوانی 10 پێشمەرگە بشکێنێ، بەڵام بە چەند سەعاتێک کۆیتی گرت. ئەو ڕژێمەی کە ملیۆنێ جێیشی هەبوو، ئەو ڕژێمەی کە خاوەنی اقتصادێکی گەورە بوو لە دنیادا و ئەو ڕژێمەی هەموو دنیای پشتیوانی لێ کرد. واتە ئەوانە چوونەوە بەگەژی ئەو ڕژێمەدا توانیان سەرکەوتنی گەورە بەدەست بێنن. تەنها دیفاعکردن لە بوونی کورد لەو ڕۆژە ناخۆشانەدا درندان بە شەوە زەنگی تاریکی بوو و مژدە بوو بە کەسوکاری شەهیدەکان. من پێم وایە من لە ژیانی پێشمەرگایەتیم لەو کاتەوە تا ئێستا ئەوەی کردومە لە هیچی پەشیمان نیم، لە هیچ شتێکی خۆم پەشیمان نیم، هەموو شتێک بە قەنەعەتەوە کردومە، هەموو شتێک بە باشم زانیوە کردومە، لەبەرە لە هیچی پەشیمان نیم. جارێکی تریش ئەگەر کورد پێویستی عینی شت دەست پێیەکەمەوە لە هیچی پەشیمان نابمەوە، چونکە بەوەش مەسەر ڕەنگە مەسەلا هەزاران پێشمەرگەمان شەهید بووە، قارەمانی زۆر شەهید بووە، بەڵام لە پێناوی میلەتەکە بووە، لە پێناوی شەخسی نەبووە، لە پێناوی وڵاتێک بووە. لەبەرەوە من ئەوەی کە کردومە تا ئێستا لە هیچ شتێکی پەشیمانی.
زۆر باشە. لە چەند دیمانەیەک لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کە بەڕێزت لەگەڵ میدیاکان دیمانەت کردووە زۆر کات هەرچەند من ئێستا بە سکرتێری حیزب ناوم بردیت و هیچیش هێڵی سوورت نەبوو. ویستم بیڵێم هەر ئەوە پرسیارێکە بۆچی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە حەزت نەکردەوە و سکرتێری حیزب ناوت بەرن؟ ئەمە خوێندنەوەی بۆ ئەکرێت بەشێکیان لەو خوێندنەوەنە پێیان وایە کە ئەتەوێ وردە پاشەکشە لە سکرتێربوونی حیزب بکەیت و بەجێ بێڵی بۆ خەڵکێکی تر، بەشێکیان پێیان وایە کە خۆت وەکو بیر و باوەڕە کوردایەتەکەت بە گەورەتر لە حیزب ئەزانیت. کامیان ئەمە؟ لە ڕاستی مەسەلەی بوونی هەر منسەبێک لە ژیانی هەر کەسێکدا ئەوەی شتی کاتیە دایمەن و ئێمە مهم کورد لامان گرنگترە لە هەموو ئەوانە و پێشم خۆش نییە خەتدانی بە ناوی سکرتێرەوە ڕەنگە لە ئەوانەی خۆمان لە میدیای خۆمان هەر ئەسڵان باسی ناکەن لەوانی تیش کە جاجا باسیەکەنە پیان ئەڵێم حەق نییە ئەوم بۆ دووبارە بکەنەوە. پەیوەندی بە دووسێ خاڵەوەی خاڵی یەکەم کە ئەڵەی سکرتێر و ئەمانە ئەمە خۆی تەقلیدێکی کۆنی سۆڤێت و شوێت و ئەو هاتووە تا ئیستا دەقی پێوە گیراوە ئەوە یەکێکە لەوانە. یەکێکی تریش ئەوەیە لە ڕاستە من ڕەنگە تەمەنێکی زۆر بەردەوام بووم لە خەبات وانە ئەگەر برادەرەکان مازم لێبێن بە تاکیدی ئێستا ئەمەوێت ئەو کاغزە کۆن و شتانەی خۆم کۆکەمەوە و وردە ئەو وەسایەخانەی لام هەیە لەگەڵ ئەو ڕاو بۆچوونە کۆنانە هەمووی کۆکەمەوە هەر جارجارە کتێبێکی لێ دروستکەم و بۆی ئەو بەزیندە بە چاڵی ڕزگاریان بکەم چونکە مەجالەکان ڕەنگە کەمتر بێ بۆ ئەوانە خۆم بە شتێکی ترەوە مەژۆڵکەم جگە لەوەی ڕەنگە ماڵ و منداڵی منیش حەقی ئەویان هەبێ بینێک نزیکیان بم و چونکە مناڵەکانی ئێمە ماڵی ئێمە لە 76 حکوومەتی عێراقی بردنی لە 76 لە 78 سێ ساڵیان پێچوو لە ناسری و لە خواری عێراق مناڵەکانمە لە سجن زۆر گەورە بوون. دوای ئەوەش هێنامە کە بەربوون لێ ئازاد بوون جارێکی تر لە شاباجە بردیانەوە 2 ساڵێکی لە سلێمانی سجن و دوای لە هەڵەبجە واتە هەمویان ئەوە بوون هەرێکێکیان لە شوێنە لەدایی بوون. دوانمان لە گوڵەخانە لەدایک بووە، دوانمان لە پارڕەزان لەدایک بووە، یەکێکمان لە شیرەمەڕ، یەکێکمان لە ئاهواز، دوانمان لە ئورمیە، سیانمان لە ئەمەیان بۆ قەرە بوو بکەیتەوە لە سنە هەنی ئەوانە هەرێکێکی لە شوێنێ بوو. ئەوانش حەقیان هەیە مەسەلا تەمەنێکی ئەوە زۆر لە پێن دوور بلەوان ئەوانی مافی خۆیانە خۆ حەقیان هەیە نزیکیان بوو. دروستە. کاک محەممەد 45 ساڵ لەمەوە پێش کە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان دامەزرێت پەیڕە و پرۆگرام و کارنامەیەکی خۆیە بێت حتمما کۆمەڵێک ئامانجی کۆمەڵێک گوتاری سیاسی کۆمەڵێک هەدەف و ئامانجی بۆ خۆی دیاری کردووە. ئەکرێت بڵین حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە ماوەی 45 ساڵی ڕابردووە لەسەر ئەو هەدەف و ئامانج و گوتارەی خۆی بەردەوام بووە بە ئێستاشەوە یان گۆڕانکاری لە گوتار لە هەدەف و لە ئامانجەکان یاکراوە؟ خۆی لە ڕاستی دامەزراندنی حیزبی سۆسیالیست و چەوەکو ڕێکخرا و پێشتر هەدەفەکەی دیاری بووە لەسەر ئایدۆلۆژی لەسەر واقعەیەکی کوردانە و ئایدۆلۆژیەکیش کە لە دەرەوە بێت خزمەت بە خەڵکی کوردستان و واقعەکەی کوردستان بکات واتە ئیستیفادەکردن لە گۆڕانکاریەکانی سەرکەوتنەکانی شۆڕژێڕەکانی دنیا چ لە چین بێ ماوسی تۆنگ بێ چ لە کاسترۆ بێ چ لە تیتۆ بێ چ لە هەموو ئەوانەی کە شۆڕشیان کردو و ئازاد بوون لە جەزایر بێت ئەوانە واقعەکەی لەگەڵ ئێرەدا بگونجین بەڵام دروستبوونی حیزبی سۆسیالیست خۆی بۆ خۆی واقعێکی کوردانە و کوردەواری و دیفاکردن لە مەسەلەی نەتەوە و نیشتمان و خاک و میلەتەکەی خۆیەتی لە ڕاستە و ئێمە بەو نەفەتە بەڵام کاتی خۆی ئێمە لە بۆ خۆی بەرز و نزمی ڕووداوەکانەوە خۆتانەزان ئەو کاتانە دوو هین هەبوو دوو مەعسکەر هەبوو یا دوو بەشە بوو کە بەشی شەرق بوو کە کۆمۆنیستی بوو سۆڤێتی پێشوو قیادەیە کرد و بەشی غەربیش بوو کە ئەمریکاوانە قیادەیان نەکرد ئەمە ئەو دوو بەشە یاخود سۆسیال دیموکراتەکان لە ئەوروپا ئەمانە لە ململانەیەکی توندا بوون بەڵام لە ڕووی اقتصادی و هەندێکیان سەرکەوتن هەندێکیان سەر نەکەوتن ئەلبەتە ئەوە کاریگەری لەسەر سایکۆلۆژێتی خەڵکی کوردستانیشە بوو لەسەر حیزبەکانیشە بوو لەسەر
ئەوانە هەبوو ئەوانە ئەو کاریگەری ڕەنگە بەرز و نزمێکی کرد بێت مەسەلا ئێمە سەرەتا کە بەنای حەزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستانەوە دامەزراین بەڵام کاتێک کە ویستمان نیمچەبەرەیەک لەگەڵ یەکێتی نیشتمانی دروست بکەین ئەو کاتە ئەوان هاتن فەرزیان کرد لەسەرمان چ کۆمەڵە و چ یەکێتی ئەبێ ئێوە دیموکراتەکەی لێکەنەوە چونکە ئەوە دیموکراتی دووەلی ئیمپریالیزمی دووهەمە ئەگەر ئەمریکامان تاواکە بێ ئەوانش تاواکەین واتە ئەو کاتە ئین بۆچوونەکان وابوو بە زۆر دیموکراتەکان لێکردینەوە تا 1970وانە جارێکی تر ئێمە لە کۆنگەرە دیموکراتەکەمان بۆ زیاد کردەوە چونکە ئێمە حیزبی تەنها چینێک نەبووین بەڵکو حیزبی چین و توێژی جیاوازی ناو کۆمەلگای خەڵکی کوردستان بووین ئێمە لە کوردستاندا شۆڕشمان لە شار و دەست پێ نەکرد بۆ لادێ کە کارگەمان هەبێ ڕابگیرێ و سکەی قیتار و ئەوانە بەڵکو ئێمە شۆڕشمان لە لادیەکانەوە دەست پێ کرد بۆ شارەکان بەرەو شارەکان بڕۆین دواتە شۆڕشێکی لە ناو جووتیارانەوە لە ناو خەڵکەوە ئەمە جیاوازی هەبوو لەگەڵ شۆڕشەکانی تراکە لە مانگرتنیەکە ئەیانتوانی زەخت لە وڵاتەکە بکەنەوەوانە ئێمە ئەوەمان نەبوو لەبەرەوە ئێمە پێمان وایە ئێمە بە لەگەڵ واقعی کوردستاندا گونجالمان مەسەلەی ئیزافەکردنی دیموکراتەکە کە تۆ دیموکراتی تیا بوو ماناوە نوێنەری تەنها چینێک نییە بەڵکو چینەکانی تریش دەتوانێت تێدا بەشدار بێ و واقعێکیش بوو ئەو کاتە ئەگەر کتێبەکانتان خوێن بێتەوە چاوانەی من چاوانەی تر لەسەر سەیدا ساڵی سوی نووسراوە شەید ساڵی سوفی لە نامەیەکە نووسویەتی بۆ سەرکردایەتی ئەو کاتەی حیزب ئەڵێ لە کاتێکدا هێشتا سۆڤێت مابوو گورباچۆف هێشتا نهاتبوو ئەڵێ لە کاتێکە خاوەنە ئەستەکەی خەریکە ئەیەوێت لە دەستی دەرچێت ئێوە ئەتانوێت جارێکی تر بگەڕێنەوە بۆ شتێکە ناتوانێت ئیدامەی هەبێ و خزمەت بکات واتە پێش ئەوەی سۆڤێت و گورباچۆف بێت پرۆسۆریکا بکە گڵازنۆت بکە هەڵی وەشێنێتەوە سەیدا نامەکانی بەوازی نووسویەتی ئەو کاتە بۆ کاک دکتۆر مەحموو کاک ڕەسوڵ مەمەند و کاکتاری علیوادی بەگی نووسیوە لە نامەکانە بەڕوونی پیانەڵێ ئەو فکرەیە کە ئێمە دامان ڕشتووە فکرەیەکە لە ئایندەدا خزمەت دەکات ئەو فکر و بیر و باوەڕە کە بە درێژی باست کرد جیاواز لە خۆت کادرانی حەزب ئێستا لەسەر هەمان فکر و بیر و بۆچوون ماون یان بەرژەوەندەکانی ڕۆژگار وەک بەشێک لە سیاسیەکانی تر ئەوانیشی بەلا ڕێدا بردووە خۆی لە ڕاستی زۆربەی کادرەکان لە هەمان بۆچوون و هەمان ینی ئەیانەوێت هەر بگەڕێنەوە بۆ ئەوەی پێشوو زیاتر ڕێیەکانیان وایە بەڵام بە تاکید ڕەنگە ئەگەر خۆتان ئاگادارن حیزبی سۆسیالیستی سێجار دراوە لە قیمە سێجار لە قیمە دراوە ڕەنگە ئەوە هەندێک هەوراز و نشیوی بۆ دروست کرد بێت بەڵام نا هەمان بیرروڕایە من پێم وایە لە کوردستاندا حیزبی سۆسیالیست لە ماوەی ئەو 45 ساڵەدا لە ناو هەموو هێزە سیاسیەکان تەنها حیزبێکە بە ناوی خۆیەوە بە فکری خۆیەوە بە بەرنامەی خۆیەوە بەردەوام بوو بێت چونکە زۆر حیزبێ خۆدا ئەزانن نەماوە هەندێک حیزب هەڵوەشاوەتەوە هەندێک حیزب ناوەکەی گۆڕاوە تەنها حیزبێ بە بەردەوامی هاتوێ 45 ساڵە حیزبی سۆسیالیست بەڵێ لە ماوەی دوای ڕاپەرین تا ئێستا حیزبەکانی کوردستان زۆربەیان ڕخنەی ئەویان لێگیرێکە بوونەتە حیزبی بنەماڵە لە نێوان براکان لە نێوان ئامۆزاکان لە نێوان کوڕانی بنەماڵە دابشکاریەک لە پۆستەکانە کراوە زۆر کات جیاواز لە حیزبە گەورەکان ئەم ڕخنەیە لە حیزبەکانی تریش ئەگیرێت ئەوانەی کە لە قۆناغێکدا حیزبی گەورە و خاوەن پێگە و جەماوەری بوون و ئێستا لەوانەیە بە بۆنەی گۆڕانکاریەکانەوە ئەو پێگە و جەماوەریان نەمابێت یەکێک لەو حیزبانە حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستانە کە ڕخنەی ئەوەی لێگیرێت لە نێوان دوو برادا پۆستەکان پۆستی سیاسی و پۆستە حکومیەکان دابش کراون پەرلەمانتار هەرە بێ برای کاکە حەمە بێت وەزیر هەرە بێ برای کاکە حەمە بێت ئەمە لەوانەیە خوێندنەوەی جیاواز هەڵگرێت لەوانەیە بێتە ڕخنەیەک لەسەر حیزبەکەتان تۆ وەکو سکرتێری ئەم حیزبە وەکو برایەکی کاک عەبدوڵڵاش کە ئەو ڕخنانەی ئاراستە ئەکرێت ئەتەوێت چی بڵێ لەم بارەیەوە بەڵێ لە ڕاستی مەسەلەی ئەوەی باسر کرد گەورە و بچووک من پێم وایە مووقیف مهمە لە حیزبەکانان ینی خۆگەر حیزبەیە گەورەیە بەڵام هەر وڵاتێکە چی پێ بڵێ گوێڕایەڵێتی و ناتوانێت لە قسەی دەرچێت مهم مووقیفە تۆ لەسەر ڕووداوەکان و ڕەنگە ئەگەر گەورە و بچووکیش بەوە بێتەوە چیت لە جێشی وڵاتان بێتە سەر خەڵکی تر ڕەنگە ئێمەش ئەمانتوانی زۆر زووتر گەورەتر بینەوەی کە ئێستا هەیە مەوزوعی ئەوەی کە ئەوە ئێمە لە ڕاستی لە پەرلەمانی کوردستان تەنها هەر عەبدوڵڵا ئەندام پەرلەمان نەبووە ئێمە
کۆمەڵێک دەتوان بڵێم زیاتر ئافرەتەکە مەسەلا لە سەرتاوە مەسەلا ئەوە نەسرین خان ژنی شەهید جەمالی حەمەد خوڵەیە ئەندامی پەرلەمان بووە، بەفرین خان کچی کاک حسێنی خەلیفەی ئەندامی پەرلەمان بووە، قسمەت خان یەکێکە لە تێکۆشەرەکان لە خانەقین ئەندامی پەرلەمان بووە، سۆزانی شەهید حەمەداتە چوار براوباوکی شەهیدە ئەندامی پەرلەمان بووە، واتە ئەمانە هەمویان ئەندامی پەرلەمان بوون لە کوردستانە و بەردەوامی بوون. ڕەنگە عەبدوڵڵا پێنجشەم و شەشەم کەس بوو بێ دوای ئەوان هات بێت، ئەوی بە حەقی خۆی بووە نەک لەبەرەوە برای منە پێشمەرگە بووە لە شاغ بووە ئەوەی کردووە و ڕەنگە پەیوەندی بە خۆیوە هەیە نەک بە منەوە مەسەلا لەبەر من ئەندامی ئەو کاتێک بابەتەکە بنەماڵەی نییە. باوەڕ ناکەم چونکە ئێمە مەسەلا ئێمە پێم وایە تا ئێستا شتێکی وان نییە و سەرکردایەتی حیزب بەگە سیر بکەیت لە زاخۆوە سەرکردایەتی حیزب هەتا ئەگاتە شوێنەکانی تر یا خانەقین هیچ شوێنەوارێکی ئەوەی پێوە دیار نییە، بەڵام مۆزوعەکەی ئەوەی ئەمێ لەسەر ئەوەی بنەماڵە و جەنابەتەوە قسە بکەم لە ڕاستیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و ڕەنگە لەو منتیقەیە کەسایەتیەکان کاریگەری خۆیانیان هەیە، هەر کەسایەتێک لەسەر حیزبێک کاریگەری خۆی هەیە و ڕەنگە ئەوە زۆر نمونەشمان هەیە ئەگەر کەسایەتەکە یان نەمابێ کێش بوو بێ بۆتە کێشە بۆیان یاخۆدەیە مەسەلا دوور کەوتۆتەوە دوایی هاتووەتەوە بۆی مەسەلا ڕەنگە لە هەموو دنیادا وابێ، بەڵام ڕەنگە لەو منتیقەیە زیاتر وابێ کەسایەتەکان کاریگەری خۆیانیان هەیە چونکە بە حکمی ڕادەی هوشیاری خەڵک لەو ناوچەیە ئەو بە حکمی کۆمەڵی حکم هەیە هەموو کەسایەتیەک لە ئەستی خۆی کاریگەری خۆی لەسەر دەوروبەرەکەی خۆی هەیە. زۆر باشە. باسی حزبی گەورە و حزبی بچووکمان کرد، بەڕێزت بابەتێکت باس کرد کە گەورە و بچووک بە هەڵوێستەکانە بە چوونە ژێرباری ڕووداوە سیاسیەکانە لە ڕووی کۆنتاکت لەگەڵ وڵاتان. زۆر کات ئەم قسەیە لەوانەیە خەڵکێک وەکو تەنز بەکاری بێنێت، خەڵکێک لەوانەیە وەکو ئەوە بەکاری بێنێت کە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بە قەبارە بە بچووک بزانێت، کاتێککە حیزب بچووک دەبێتەوە ئەڵێن ئەگەر وازی لێبێنی وەکو حەسکی لێت بەقەدەر حەسکی لێ ئەمێنێتەوە. بەڵام من وەکو ڕۆژنامەنووسێک لەوانەیە ئاگاداری ئەوە بم کە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان خاوەنی چەند شەهیدە، خاوەنی چەند ئەندامە، خاوەنی چه هێزێکی سەربازیە بە تایبەتی لە کاتی شەڕی داعش بینیمان کە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان یەکێک لەو هێزانە بوو کە بە هێزێکی فراوانەوە بەشداری لە شەڕەکە کرد. بەپێی دواترین ئامارەکانی خۆتان ئێوە چ قەبارەیەکتان لە ناو پرۆسی سیاسی هەرێمی کوردستان هەیە و خاوەنی چەند شەهیدن و خاوەنی چه هێزێکی سەربازین؟ لە ڕاستی مۆزوعەکەوی کە من باسم کرد مەوزوع ئەوە نییە کە تعلیق بێ لێی، بەڵام خۆتان دەزانن ئێستا هەموو دنیا هاتووەتە ئەم وڵاتەی ئێمە کەس نایێت بڵێ بۆ هاتووە، بەڵام ئێمە ئەڵێن بۆ هاتووە معنە ئەوە مۆقیفە مەسەلا تۆ حەزەکەی بە هەموو لەشکری ئەم وڵاتەی حیزبێک بێ کە نەوێرێت قسەیە بکات لەبەرەوەی زەرێکی اقتصادی لێ ئەکەوێ یا مەتارەکەی داخرێ یا مەسەلا حدودەکەی لە داخرێ یا گومرگەکەی داخرێ یا پارەکەی بەغدا لێ ئەبڕێت لەسەرەوە نەوێرێ قسە بکە ینی بۆ ینیتە گەورە بچووک فەرقی چییە؟ بە حیزبەکە دەکەسی بێ بەڵام مهم مەوقیف بێ لەسەر ڕووداوەکان لەسەر گۆڕانکاریەکان. ئێمە خۆمان لە ڕاستیە سێ حیزب لە شەڕی داعشە لەو دوایە بەشداری کرد، پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوان دوو هێزی پێکێنەری حکوومەت و پەرلەمان و نەوت و حدود و عەلاقات و ئەوانن ئێمە جیاواز بووین لەوان، بەڵام ڕەنگە لە شەڕەکانە کەس لە پێشمان نەبوو بێت و شان بەشانی هێزەکانی ئەوان ڕەنگە ژمارەی هێزی ئەوان لە ئێمە زیاتر بوو بێ، بەڵام باوەڕ ناکەم لە شەڕەکانە ئێمە تاخیر بوو بین، هەتا ڕەنگە لەو کاتەدا ئێمە خەریکی ڕەبایە دابەشکردن بووین لە جەبهەکان دژی داعش، هەندێک لە حیزبەکان خەریکی وەزیر دابەشکردن و ئەوانە بوون لە هەولێر. لەبەرم پێم وایە ئێمە لە شەڕەکانی داعشدا وەکو جەنابیش ئیشارەت پێدا ئەوەی پێمان کرابێت وەکو هێزێک لەگەڵ یارمەتی و پشتیوانیش لە یەکێتی و پارتیمان کردووە لە شەڕەکانە. من ڕەنگە خۆم پێم خۆش بوو بێت لە خانەقین تا سنجار تەنها ئێمە بەشدار بین، بەڵام کە بە تەنها پێمان نەکراوە یارمەتی ئەوانیشمان داوە. لە هەموو شەڕەکانە ئێمە شەیدیمان هەیە، برینداری زۆرمان هەیە و زەرمەندیش بووین تێیدا،
زۆر جای گوێشم لێ بۆ کاتە لە پەرلەمان دوو ئەندانی پەرلەمانوتیان چۆن بە چه حەقێکەوە ڕۆیشتون بۆ شەڕەوە بایان کە محاسەبە بکرێن ئەوانە لە حکوومەت و لە ئەوە نین لە وەزاری پێشمەرگەنی نۆمانە ئەوتیانەوێ بایان کە جایمە خەریب و باشمان کرد محاسەبەمان کە لەسەر چوی شەڕ بکەین ئەوان پارێزی. بەڵێ کاک محەممەد پرسیارێک کە دوێنێ لەگەڵ یەکێک لە هاوڕێکانت باسمان کرد دوای پرسیارە ناوبڕێک وەرەگرین و گەڕێنەوە بۆ کۆمەڵێک بابەتی دەرەوەی حیزبی سۆسیالیست دموکراتی کوردستان ئەوترێت ئەو کاتێک کە بەڕێزت کە تا ئێسش سکرتێری حیزبی سۆسیالیست دموکراتی کوردستانی و بەڕێز کاک قادر عەزیزیش سکرتێری حیزبی زەحمەتکێشان بوو هاوڕێتێکی باش و پتۆتان هەبوو بە یەکەوە زۆر کاتێک کە دەنگۆیەک لەسەر بەڕێزت بڵاو بووەتەوە یان هەر شتێک بە بەڕێز وتراوە لەناو هاوڕێکانە تۆ دەستی کاک قادری تێدایە بۆچی ینی کاک قادر؟ من کاک قادر برایەکی بەڕێز و عەزیزمە ئێمە لە پێشمەرگایەتیە هەر پێکۆ بووین لێک حەزب بووین لە دوای ڕاپەڕینش هەر پێکۆ بووین و هەر ئەو بووین ڕەنگە ئەنی عەلاقاتی ڕەنگە کۆمەڵایەتیمانە بوو بێ عەلاقاتی شەخسیمانە بوو بێ زۆر پێکۆ بووین وەلا چ لە حیزب و چ لە کارەکانی تردا ئێمە دایم پێکۆ بووین ئەگەر شتێک بوو ممکنە بەر بە تعلیق و شتیوا بوو بێنە کاک قادر پیاوێکی باش و تێکۆشەرێکی کۆن و هاوڕێکی دێرین ئێستا ژۆ پەیوەندیتان هەرماوە بەردەوام وەڵام من هەرماوە من لەگەڵ هەموو کەس پەیوەندیم ماوە جار مقابلەکە من هەرماوەوانێ ئەو نێماگەوە مقابلەکە چەرێکی ماوە جار ڕەنگە ئەو مەشغوڵتر بنەوانی سا ڕەنگان دێگەوە بێت. زۆر باشە میرەدانی بەڕێز لەگەڵوان بێنەوە پاش ناوبڕێکی کورد دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاوتان لێ ببینێرانی بەڕێز کاک محەممەد ئەوەی پەیوەست بە حیزب بوو باسمان کرد کۆمەڵێک بابەتی گەرم هەن ئێستا چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە جیهانیش یەکێک لەو بابەتانەی کە بەڕێزت زۆر پێناسریتەوە پێشبینیەکانتە و خوێندنەوەتە بۆ ڕووداوە جیهانیەکان هەتاوەی کە ڕووداوە زۆر کات هونەری و وەرزشیەکانیش کاتێک پێشبینی ئەەکەیت پێشبینەکان وا دەرەچێت بنمونە تازەترینیان پێشبینیەوەی کە دەرچوونی سەرۆکی ئەمریکا بوو هەم حەز بوو هەم پێشبینی بوو لای بەڕێزت ئەوەی کە باسکرا ئەم پێشبینیانە وەکو ڕایەکی شخصی ئەخوێنرێتەوە یان لە خوێندنەوە و متابعە و بە دوواداچوونی بەڕێستەوە سەرچاوی گرتووە. خۆی لە ڕاستی مەسەلەی پێشبینی و مەسەلەی ئەوانە ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسانە خۆیان مەسەلا ئەو کەسە من پێم وایە تۆ ئەگەر سێری مەسە 4 ساڵی ترامپ بکەی ئەزانی ترامپ دەرناچێت ڕاستە ترامپ بە قووەترە لە بایدن ئەنێگەرەوەکو بە هێزیوی ئەو بە قووەتر بوو بەڵام کە تۆ سەیری ڕابردووی ئەو 4 ساڵی بکەیت ئەتوانی ئێستا و داهاتووشی دیاری بکەیت ڕەنگە ئەوە زۆر شتێکی مەساهونەری بەهێز نەبێ مەزە کە تۆڵێ ئەمەیان نابێ ئەویانە بێت تۆ پەیوەندی بە یەکەم بە تەجروبەی ئینسانەکە خۆیەوە هەیە دووەم پەیوەندی بە وردەینی متابعەکردنی ئەو کەسانە چۆن کارەکەن مەسا لەو شوێنانە لەبەر پێم وایە پەیوەندیان زیاتر بۆوانەوە هەیە و جگە لەوەشی ئەمە خۆتانەزان ئێمە ماوەیەکی دوور و درێژ لەناو ئەو وەزع و کێشانیان من ئێستا هەر کەسێک لە حیزبەکان لە خەڵک لەو تەلەڤیزیۆنە قسە بکە ئازانم سەر بە چه حیزبێکە ئەزانم بەستەکەی ئاخریشی چییە بێەوەی لەلایە بم ئەزانم چی ئەڵێت کۆتایەکەی ئەزانم لە کۆبوونەکە چی ئەڵێت لە علامەکە چی دەڵێت ئەنی ئەوانە پەیوەندی بە متابعەکردن و خوێندنەوە ئەنی تۆ ئەگەر مەسەلا من دوای 45 ساڵ هەلوکوی لە مجەمیدەیەکا بم نەتوانم پێشبینی بکەم نەتوانم ینی فێری شتێک نەبووم لە ئەو هەموو کۆبوونەوە و ئەوانەدا هەجارە تەجروبەیەک وەردەگرت بێ ئەنی ئینسان خۆ ئەبێت شتێک بجوڵێ ئینسان لە ژیانی خۆی چۆن خوێن لە ئینسانە ئەجوڵێ ئینسان خۆشی ئەبێ پێشکەوێ ئەبێ بجوڵێ لەگەڵ ڕووداوەکاندا واتە ئەمانە هەمووی پەیوەندی بەوە هەیە بە خوێندنەوە هەیە بە نووسینەوە هەیە بە ئەو شتانەوە هەیە زیاتر و تەجروبەکانی ڕەنگە ئەوانە زیاتر دەرەخات بۆیم پێم وایە لێکۆڵینەوەکان مەسەلا ئیسا زۆر جار ئەبینم حتا لەسەر مەسلەی ڕاضات
قسە ئەکرێت لە تەلەڤیزیۆنەکان لەسەر زۆشتی تر قسە ئەکرێ ینی شتەکان ناپێکن نازانم هۆکەی هۆی چییە بۆ نایپێکن مەسەلا کەسەگە ڕەنگە خوێندەواری بێ ڕەنگە شارەزا بێ ئەوەیە بەڕاستی یەکەم تاریخی خۆی باش ناخوێنێتەوە تاریخی کوردیش باش نەنووسراوەتەوەکو پێویست کە تۆ تاریخت نەخوێندەوە شارەزا نەبووی لی ناتوانانی ئێستا و داهاتوش پێشبینی بکەیت ئەمانە پێویستی بە وردەکاری هەیە لە ژیانی هەر ئینسانێکدا کە بتوانێت کاری لەسەر بکەوە ئیش لەسەر بکە ئەینە من پێم وایە ئەوە خۆی زۆر ڕەنگە زۆر کارێکی ئەوە نەبێت ڕەنگە لێرە تاک و تەلای قسە ئەکات بە مهمی بزانن بەڵام پێم وانە زۆر گرنگ بێ بەڵێ دوای کۆنگرەی چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەزاری کۆچکردو بە ڕێزمام جەلال لێدوانێک بۆ یەکێک لە میدیاکان باسی ئەوە ئەکەی کە پرۆسی هاوسەرۆکی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوانەیە پرۆسەیەکی سەرکەوتوو نەبێت ئێستاژە بینین یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لە نێوان هاوسەرۆکاندا لە کێشەیەکی قوڵی گەورەدا یانی بە وازەحی دیارەکە کێشەیەکی گەورە هەیە لە نێوان هاوسەرۆکاندا تا گەشتۆتە ئەوەی کە باز لە جوڵاندنی هێز باز لە داغڵبوونی دۆسێکە بە دادگاوە یەکلاکردنەوەی دەکرێت ئەو کات بۆ پێدوا بوو کە هاوسەرۆکی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوانەیە سەرکەوتوو نەبێت و ئێستاش پێدوایە کە ئەو کێشەیە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەتوانێت چارەسەری بکات وڵا بەداخەوە من یەکێتی وەکو هێزێکی دۆست و وەکو هێزێکی کاریگەر لە کوردستان پێم ناخۆشە هەر کێشەیەک چونکە کێشەی ئەو ڕەنگە بێتە کێشەی خەڵکی تریش کێشەی شوێنی تریش پێم ناخۆشە ئەوانە لە ڕاستیە ئێمە تەقلیدکردن یا لاساییکردنەوەی هەر وڵاتێک هەر شوێنێکی تر نابێ بیکەین ناگونجێ لەگەڵمانە دائما ئەو شتانە تەقلیدە مەسەلەی هاوسەرۆک خۆی لە ئەسڵە هاوسەرۆک لە کۆن لە سوید هەبووە یا لە وڵاتانی ئەوروپی هەبووە ئەمە هینێکە ئەمە بڵانسێکە لە بینی دوو ڕەگەزی ژن و پیاودا بۆ ئەوەی ڕەگەزەکانیانی ڕابگرن کۆنیش هەبووە لە زمانی کۆن هەبووە پێش ئەوەی حکوومەت و ئەوانەشە بێ ئەو هاوسەرۆکە هەبووە یاخود ناوێت ناوە شورا یا شتێکی تر هەبوو ئەوانە لەم دوایە ڕەنگە پارتی کرێکاران زیاتر پەیڕەوی ئەوەی کردووە پارتی کرێکاران حیزبێکە لە هێشتا لە شاخە هێشتا حیزبێکە ئیدارە و ئیدارات و ئەوانەی مەسەلا مەسئولی میلەت نییە مەسەلا میلەتی مەسئولی هێزەکەی خۆیەتی تۆ حیزبێک مەسئولی مەسا 6 ملیۆن خەڵک بێت جیاوازە لەگەڵ ئەوەدای لە ڕووی ئیداری و لە ڕووی ئەوەنەوە لەو پێم وایە لە پەکەکە یا لە پارتی کرێکاران یەک سەرۆکەیە ئەوی بەڕێز ئۆزەلانە ئەو قرارەدا باقیەکەی تری سەرۆک نییە نیو سەرۆکە یا کەمترە یا منێکی ئەو تۆ نییە چونکە خۆتان نەزانن پیاوێکی مەسەلا وەکو بەڕێز ساڵە مسلیم کە دەرکەوت لە ناو دنیادا لایەن بردێکە تیان لە شوێندانە مەسەلا هەرێکێ لەوانە ئەو لابنێکێتر داهێن لە بەرەم پێم وایە سەرۆک تەنها سەرۆکێکەیە ئەویش بەڕێز ئۆزەلانە ئەمە بۆ حیزبێکی مەیدانی ئیجرایی و لە کوردستاندا کە مەسئولە لە وڵاتێک ئاسان نییە بتوانێت بە هاوسەرۆکی بتوانێت چارەسەری کێشەکان بکات لە لای خۆشمانەڵێ ئەگەر شەریک باش بە خوا بۆ خۆیەگرت لەبەرەوە پێم وایە سەرکەوتوو نەبوو بەنی نابێت بەڵام ئەوتر لە حاڵی ناچارە بۆی کێشە دروست نەبێت ئەمە پینەکردنە ئەمە پێڵێن پینەکردنە دڵڕازیکردنە ئەمە تەرزیەی پێڵێن ڕەنگە مەسەلا حیزبێک دێت بۆی کێشەیەکی بۆ دروست نەبێت 50 ئەندام بۆ سەرکردایەتی داانێ ئەمە چارەسەر نییە تۆ ئەبێت چارەسەر یەکلایی بکەیتەوە مەسەلا بەرنامەت هەبێ بە لە بەرنمەکەی خۆت لا نەدەی بەڵام کە کەوتە ڕازیکردن ئەبێ خەڵکیتی ڕازیکەی کە ڕازی بکە ئەو هەموو خەڵگە بۆ تۆ ڕازی ناکرێت لەبەرەوە تۆ حیزبێکی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان حاکمی لایەکی کوردستانە حاکمە لە وڵاتە مەسەلا سەرۆکی هەرێم پارتی دیموکراتی کوردستانە جێگرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرۆکی پەرلەمان یەکێتی نیشتیمانی کوردستانە مەسەلا سەرۆکی جێگری حکوومەت یەکێتی واتە یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکە لە وڵاتەدا ئاسان نییە مەسەلا حیزبێک بتوانێت بە ئەو هینە بەو تەرزیە یا بەو شێوەیە بتوانێت یەکگرتوانە کارەکانی خۆی ئەنجام بدات. بەڵێ بابەتی دادگا و بابەتی بەکارهێنانی هێز و
بابەتی سەرکردایەتی و مەکتەب سیاسی هەرچەند تا ئێستا بڕیارێکی یەکلاکەرەوەیان نەبووە نەیانتوانیوە چۆنەڵێ وەک پێویست کارەکانی خۆیان ڕاپەڕێنن پێ وایە کامیان ئاسانترین ڕێگەیە بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت کێشەکانی خۆی پێچارەسەر بکە وەک کەسێک کە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکیشی بەڕێز دەکەوێت. لە ڕاستی من بۆ کۆی کە ڕەنگە کاتی خۆشی حەقم بە خۆم دابێت نامم نووسیوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێش کۆنگەرەکەش ئەوەی ڕێی خۆشم پێوتون کە ڕەنگە چۆن ئەتوانن زیاتر دوای بە تایبەتی دوای جەنابی مام جەلال ئەو کێشانە خۆڵتر ئەبێتەوە ئەمانە ڕێی خۆم پێوتون لەبەرەوە مەسەلەی یەکێتی نیشتیمانی کوردستان حەز ناکەم من باسی تەداخل بکەم لە کاروباری ئەوانە ئەوانسا هێزێکن لە کوردستان و خۆیان ڕەنگە چارەسەریان بۆ خۆیان دۆزی بێتەوە چی بکەن مەسەلەی دادگاوانە ڕەنگە دادگاکان هەمویان شوختێکی لەسەر بێ هەموو دادگای کوردستان وایە ڕەنگە چونکە خۆتان نەزانن حیزبێک قازیەکان دائنێت ئەو قازیانە یا ئەو دادوەرانە کاتێکە خوێندن تەواوەکەن ئەبێ 3 ساڵ 4 ساڵ بە فیلترێکە بڕۆن شارەزا بن بەڵام لێکسەر لێوان یان بنیانکەم بە قازی کە حیزبێ بە تەسیەکردی بە قازی بە تەلەفۆنێکی دەتوانێت مشتی پێ بکات لەبەرم پێم وایە ئەوە بمێنێ بۆ ختی خۆیان چارەسەری سەری هەموو دادگاکانی کوردستان مەبەستمە بەڵێ ئەوە ڕەنگە بەو شێوە بمێنێتەوە بەڵام مۆزوعی یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە خۆیان نەتوان چارەسەری کێشەکانی خۆیان بکەن و خەڵکیان هەیە و خەڵکی تێکۆشەر و خەڵکی شارەزاشێن بەڵێ لە سەرای سەرهەڵدانی کێشەکانەوە باسی ئەوە کرا کە پارتی دیموکراتی کوردستان وەک هێزێکی ناوخۆی و دەوڵەتێکی وەک تورکیا وەک دەوڵەتێکی هەرێمایەتی دەستیان لەو بابەتە هەیە بەرژەوەندیان لەو بابەتە هەیە و بە ئاراستەکردنی ئەوان بووە پێ وایە پارتی و تورکیا تەداخلاتیان لەم بابەتە هەبوو بێت یان یەکێتی کەوتوێتە دۆخێکەوە کە ناچار بێت بچێتە ژێرباری داواکانی ئەوانەوە خۆی لە ڕاستیا زۆر جار کە شتێک ڕوئەدا لە منتیقەکە پێڵێنەوە دەستێک لە پشتێتی دائیمەن واڵێن بەڵام من پێم وایە نابێ ئەو تاوانە بخەینە سەر هیچ کەسێک هەر کەسێ بۆ خۆی تۆ خۆت ئەگەر لە پێشە زەمینەکە فراهم نەکەیت زەمینە ئامادە نەکەیت هیچ من خۆمەوە 5 ساڵە هیچ وڵاتێک هیچ حیزبێ بە منی نەوتۆ وەرە من پشتیوانی لێکەم و شەڕی فڵان بکە ئێمە خۆمان ئامادەمان کردووە شتەکەمان زەمینەکەمان خۆش کردووە ئەویش دایەکیتی ڕەنگە پێی خۆش بوو بێ یا بەدڵی بوو بێ ئەوە شتێکی ترە بەڵام باوەڕ ناکەم دائیمەن ئینسان خۆی کێشەکە لە ناو خۆی نەبێت هیچ لە دەرەوە هیچ تەسیراتێکی نابێت شتا من هەموو دنیا دژم بێت بەقەدەرەوەی کوردێک دژم بێ پێم ناخۆش نییە ئەی لەبەرە تۆ نازانی چی بیت لەگەڵا بڵیت من ئستا لە کاتی خۆشی ئەمە من زۆر ئاسایی بوو لەگەڵ حکوومەتی عێراقا لە شەڕابم یاوەشتە بەڵام بچووکترین شەڕی ناخۆم پێ ناخۆش بوو چونکە تۆ چی بکەیت ینی چ جوابێکی بدەیتەوە لەبەرەوەم پێم وایە کێشەکان ناوخۆیەکە تەسیرات و کاریگەری خراپی هەیە و ئینسان خۆشی خولکەنەری هەموو کێشەکانی ناوخۆی خۆیەتی زۆر باشە هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیران و تەنگەژەی سیاسی گەورەدا تێپەڕی لە ماوەی ڕابردوودا ئێستاش بەشێکی زۆری ئەو قەیرانانە ماون پەیوەندیەکانی لەگەڵ عێراق هێشتا ئاسایی نەبووەتەوە وێڕایی زنجیرەیەک سەردانی زۆری وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی سەروەری خاکەوە هەم لە ڕووی تەداخلاتی هێزە هەرێمایەتیەکانەوە بۆ هەرێمی کوردستان لەگەڵەوەش لە ماوەی ڕابردووە نوێنەرێنێتەوە یەکگرتوەکان و بەشێک لە سیاسیەکانی دنیا بەشێک لە چاودێرانی سیاسی ئاماژیان بەوە کرد هەرێمی کوردستان لە ژێر مەترسیایە ئەم مەترسیە چۆن ئەتوانین تێیپەڕێنین و مەترسیەکان کامانن چۆن ئەکرێت چارەسەریان بکرێت و بەریان پێ بگیرێت مەسەلەی قەیران پێم وایە قەیرانەکە هەموو دنیای گرتووەتەوە بە تایبەتی ئەم کۆرۆنا کە هات کۆرۆنا تەنها هەر خۆی نەبوو مەسەلا قەیرانی دارایشی لەگەڵ خۆیانە اقتصادی لەگەڵ خۆیانە قەیرانی علاقاتی هێنا مەسا علاقات خۆ ئەوروپا یەکینیان هەبوو یەک عملیان هەبوو یەک حدود پەرلەمانیان هەبوو بەڵام کە کۆرۆنا هات هەرکە حدودی خۆی لە یەک بەست واتە تاثیر لەسەر علاقاتیش کرد یا مەسەلا ئیسا بەڕێستان هاتن ئەمە گەز پێشتر وایە بایەتەوە خەوم لە لایەکمان ماچە کرد ئێستا چۆنی شاکیل لە دوورەوەکەی مەسا جاران کەسێک ئەگەر موشەکەی ملیۆنێ دینار بۆ ئیسا بە 500 ڕازیە ئەمە قەیرانێکە بڵێن ئەوە هێناوێتی بەنسبەت کوردستان و عێراقەوە قەیرانەکان زۆرن لە عێراقدا مەسەلا ڕەنگە قەیرانی ئەوە هەبێکە بەڕێوەبردننی وڵات چۆن بەڕێوە چێ قەیرانی دارایی هەیە
قەیرانی متمانە هەیە هەموو قەیرانەکان هەیە بەڵام من سەری هەموو قەیرانەکان ئەگەڕمەوە بۆ قەیرانی ئەقڵ ئەگەر قەیرانی ئەقڵ هەبێت ئەمانە کێشە نابن چارەسەر بن قەیرانی ئەقڵە بوو قەیرانەکانی تیژم دروست بێت. زۆر باشە. هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەڵبژاردننی پێشوەختە حتمەن چەند مانگێکی کەمی ماوە نزیک 2 مانگ و 1-2 ڕۆژێکی ماوە یەکەم پێ دوایە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجامەدرێت دووەم وەکو حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان چ ئامادەکاریەکتان کردووە چۆن بەشدارە بن کاندیدتان ئەبێت یان پشتیوانیکی ئەەکەن هەڵوێستان لەگەڵ هەڵبژاردننی داهاتووی عێراق چۆنە بێت؟ وڵا خۆی لە ڕاستیە هەڵبژاردننی داهاتووی عێراق هەڵبژاردنەکە قانونی انتخاباتەکە قانونێکە دژی کووردە دەنی قانونێکە خزمەت بە خەڵکی کوردستان ناکە ئەوە کورد قوبوڵی نەکردایە ئەگەر کورد قوبوڵی نەکردایە ڕەنگە یا بیتە بەشداری ناکەم چونکە بۆچی تۆ لە قانونی بزانانی 100% زەرەی دیاکەی عێراق ئەگەر ئیستا یەک باز نەبێت هەموو عێراق کورد 80 کورسی زیاتر دێنێ بەڵام لە کاتێک تا لە 90 بازنەکە تۆ 50 کورسی 59 کورسیە ئەوەنە هەیە بە کۆتاکانەوە 60 کورسی هەیە کاتێککە بوو بە 83 بازنە ئەمە کوردنی ئەفەوتێت کورد ئەو کاتە ڕەنگە ببێتە 54-55 کورسی لەینا جگە لەوەی کە وەکو کۆتا بۆماندانراوە لە سلێمانی هەژدە و نەزانام لە هەولێر 15 لەکوێ دۆک چەنە ئەمە جگە لەمانە واتە ئەم قانونە خۆی بۆ خۆی دژی کورد بۆ باە کورد خۆی بۆ خۆی قوبوڵی نەکرای چونکە دەنگی کورد لە مووسڵ لە کەرکک لە دیالە لە سەرحەدی نەفەوتێ دەنگەکانی تری لە بەغدا و لە کووت و لەوانش ئەفەوتێ واتە ئەمە یەکێکە لەو کێشانەکە ئەبە قانونەکە قوبوڵ نەکرایە جگە لە قانونەکەش ئێستا خۆتان نەزان تا ئێساش لە عێراقدا قەرارەکان نەدراوە ڕئیسی حکوومەت قەراری داوە ڕئیسی حکوومەتی عێراقی کە قەراری داوە ڕئیسی حکوومەت خۆی بۆ خۆی مخالیفە ڕئیسی حکوومەتە ینی مخالفی دەستورە دەستوری عێراقی ئەڵێت گەورەترین کتلەی عێراقی ئەتوانێت حکوومەتە شیر بکات واتە ئەبێت بەڕێز مقتەدای سەدر حکوومەتەش بکە ئەگەر ئەو نەیکرد هادی ئامری بیکات بە پێی قایمەکان بەڵام ئێستا مەسەلا بەڕێز کازمیان کردەوە بە ڕێیسی عێراق لە بینی کێشەی ئەمریکا و ئێران یەک ئەندامی پەرلەمانی نییە بۆتە ڕێیسی عێراق ئەم جارە هەڕەشیان لێکرەوە ناوێت قایمەشی هەبێت ئەنی ئەمە ناتوانێت قەراربدا انتخابات ئەکرێیانێکرێ پەرلەمان خۆی بێ قەراربدا پەرلەمان خۆی 329 کەسە ئەم 329 کەسە ڕازیە بن خۆیان حەلکەن و ئەم هەنان و نەعمەتە بدەن بە یەکێکی تر ئەمە ڕەنگە جێگەی پرسیار بێت مەسەلا ئەگەر زەرتیشیان لێ بکەن و مەرجەعەت و ئەمریکا و ئەوانە بڵێن هەرە بێ انتخاباتەکە بکرێ من پێم وایە انتخاباتەکە نەوەکامە بێ ینی انتخاباتێکی کامل نابێت ئەنجا شتێکیش ناگۆڕێ مەسەلا تۆ 6 مانگی ئەمێنێ بۆ مانگی 4 بێ انتخاباتی عام کرێتەوە 2022 ئایا لەم 6 مانگەدا کۆمەڵێ دەموچاوە گۆڕی چ لە مەسەلەکە ئەگۆڕێ من باوەڕ ناکەم هیچ شتێک بگۆڕێ لە مەسەلەکە ئەوانەی تر مەسا دێنە جێەکەی ئەوان ڕەنگە ئەوانش کۆمەڵی خەڵکی برسی دێن تاوکۆمان خۆیان دەوڵەمەندەکەن ئەوان ماوەیەکی باش بەڕێوە بەرن لەبەرم پێم وانە هیچ گۆڕانکاریە بکرێت انتخاباتی پێشوەختیش بکرێت انتخاباتی دوای وەختیش بکرێت هیچ گۆڕانکاریە لە ئەقڵێتی عێراقا لە ئەقڵێتی ئەوانەی کە ئێستا لە عێراقن و بەڕێوەیە بن عێراق هیچ گۆڕانکاری ڕوو نادات. باشە وەکو حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ئێوە بەشداری ئەەکەن بایکۆتەکەن چی؟ وڵای ئێمە بەشداریەکەین چونکە تۆ پرۆسەیەکە و هاتووە بەدەستی ئێمە نییە ئەگە بەدەستی ئێمە بواید ئێمە کورد بەشداری ناکرد لەو انتخاباتە کە تۆ فەرزی کەن لەسەرت بەڵام لە بەشداریەکەین ئێمە بەڵێ لە محافەزەکانی جگە لە مەسا هەڵەبجە و سلێمانی و دهۆک و هەولێر لە مووسڵ و لە کەرکک و لە دیارەشە بەشداریمان کردووە بە 22 کاندید بەشداریمان کردو لە هەموو شوێنەکان و باتوینتە ناو پرۆسە سیاسی. زۆر باشە. نوێترین ڕووداوی سیاسی نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتانی دراوسێ ئەوەیە کە ڕۆژی پێنجشەممە سەرۆکی هەرێمی کوردستان بە داوەتێکی فەرمی بە بانگێشتێکی فەرمی سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی کرد و شاندێکی باڵای یاوەەر بوو بە مەبەستی بەشداریکردن لە مەڕاستیمی سوێن خواردنی سەرۆک کۆماری نوێی ئێران ئەمە وەک جۆرێک لە دەستکەوت بۆ هەرێمی کوردستان خوێنرایەوە لە بەرۆی سەرۆکی هەرێم وەکو یەکێک لە دەوڵەتەکان وەکو سەرۆکێک لە دەوڵەتەکان بەشدار بوو لەگەڵەوەش پێشوازیەکی تەشریفاتی زۆر باش کرا ئاڵای کوردستان دانرا فەشی سوور ڕاخرا لەناو هۆڵی سوێن خواردنەکەش لە ڕێزی پێشەوە بوو
شوێنی سەرۆکی هەرێم کە ئەمە لە ناوەندە سیاسیەکان وەک یەکی لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان ناوبرا. بەڵام دوای 24 ساعت لەم ڕووداوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران هاتە سەر شاشەکان و ڕێگەیان کە دانانی ئاڵای هەرێمی کوردستان و ڕاخستنی فەرشی سوور و ئەو پێشوازی فەرمی کە کراوە کارێکی پرۆتۆکۆلی هەڵە بووە کە لیژنەی پرۆتۆکۆل کردویانە. پێ دوایە خاڵی یەکەم بەو شێوازە پێشوازیکردن لە سەرۆکی هەرێم و بەشداریکردنی وەفدی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم چ مانا و مەدلول و واتایەکی هەیە بۆ پێگەی هەرێمی کوردستان و پاشگەزبوونەوەی کۆماری ئیسلامی ئێرانیش لەو ڕێوڕسمی کە ئەنجامی دابوو بۆ سەرۆکی هەرێم چ واتایەکی تری لێ خوێنرێتەوە؟ ئەلبەتە کۆماری ئیسلامی ئێران و خەڵکی کوردستان مێژوویەکی دوور درێژیان هەیە. 8 ساڵی شەڕی ئێران عێراق پێکۆ بوون و لە شەڕی داعشا پێکۆ بوون. لە یەکەم ئیدارەی هەرێمی کوردستانە تەنها وڵاتێک لە هەموو دنیادا احترافی بە حکوومەت و پەرلەمانی کوردستان کرد کۆماری ئیسلامی ئێران خۆسووری خۆی هێنایە سلێمانی هەولێر. واتە یەکەم وڵات بوو لە دنیادا کە احترافی پێکردەوە و بە ڕسمی ناساندوێتی و ئێستاش نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە تارانە واتە بە ڕسمی نوێنەرایەتی لە تاران ڕەنگە لە هەندێک وڵات نەبێ. ئەمانە پەیوەندێکی دوور و درێژن و جمهوری ئیسلامی ئێران پێم وایە دوای هەڵبژاردننی ڕئیسی یەکدەست بووەتەوە ئەو کێشانەی کاتی خۆی هەبوو لە بینی پێکاتەکان و حکوومەت و ڕابەری و ئەو سوپا و ئەمانەدا پێم وایە ئەمە نەماوە. ئەمە یەکێکە لە هەنگاوە گرنگەکان ڕۆیشتنی سەرۆکی هەرێمی کوردستان و پەرلەمان و وەفدە یاوەرەکەی بۆ تاران بۆ بەشداریکردن لەو مەراسیمەدا بە تاکید ئەهمێتێکی گرنگ و تایبەتی خۆی هەبوو و هەیەتی و پێشوازیەکەش بە ئاڵای کوردستانەوە گرنگ بوو. من پێم وایە ئاڵای جمهوری ئیسلامی ئێران وڵاتێکی دەوڵەتە موسەساتی هەیە هەڵە ناکات بە هەڵە ئەو ئاڵایە دانەنراوە بەڵکو ئەو ئاڵایە بە ڕسمی دانراوە و ڕەنگە دوای ئەوە هەندێک ڕوودا و هەندێک شت هات بێتە پێشەوە یا هەندێک لایەن ڕخنەی گرت بێ ڕەنگە عێراق بێ هەندێک لایەنی تر بێ ئەوە ڕەنگە شتێکی ترە. بەڵام من یەک شت ئەڵێم بە هەم بە جمهوری ئیسلامی ئەڵێم و هەم بە ئەوان ئەڵێم من ئەڵێم ئەوەی وەزارەتی خارجی هەڵەیە کە دوای ئەوە وەفدەکەی کوردستان هەموو شتەکانی تەواو کرد و هاتوۆتەوە ئێستا گەیشتۆتە کوردستان ئەنجا ئەوەی بڵاو کردێتەوە ینی دوای هەموو شتەکان ئەوەی بڵاو کردێتەوە. من ئەڵێم ئاڵە ئەوە بوو ئاڵای عێراقیان داناوە هەڵە ئەوەی ئاڵای عێراق دانێن. ئاڵای عێراق ئەو ئاڵایی کە ئێستا لە بەغدایە ئەو ئاڵا ئەبە لەگەڵ سەدام حوسێنە ئیعدام کرایەت. ئەو ئاڵا ئەنفالی لە ژێرا کراوە. ئەو ئاڵا کیمیایی لە خەڵک دراوە. ئەو ئاڵا 8 ساڵ لە ژێر ئەو ئاڵادا 9 ملیۆن ئێرانی تیا کوژراوە. هەموو شارەکانی ئێران بووە. ئەیسا بڕۆ قەبرستانێک هەیە هینی ئافرەتانە کشە لە منتیقەی ئاواز دوای ئەوەی دەستدرێژیان کردە سەریان ئەنج هەمویان کوشتون لەوێ. ئەبێت جمهوری ئیسلامی ئێران ڕێگەی نەدایە ئاڵای عێراق نە لە ئێران نە ئێساش لە عێراقدا هەبێت قەت احتابی پێناکەم پێم وایە لەنگیە هەم بۆ جمهوری ئیسلامی ئێران هەم بۆ کورد لەژێر ئەو ئاڵا بێ کە ئەنفال و ئەوەی کردو ئەبە دوای سەدام ئەو ئاڵای جەعدام کرای و ئاڵایەکی تریاندا بنێ. باشە پێ دوایە پاشگەزبوونەوەی کۆماری ئیسلامی ئێران و ئەو قسانەی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لەژێر فشاری دەوڵەتی عێراق بوو بێ حکوومەتی عێراق بوو بێت حتمما چونکە ئەو کاتێک ئەو قسانەی کردووە هەموو شتەکان کۆتایی هاتووە گەڕاوەتەوە کۆتایی هاتووە. ئەوە لەلایە لایەکی تم پێم وایە بە تاکید لەژێر ڕەنگە فشارە بوو بێت ڕەنگە فشاری وڵاتان بوو بێ بە تایبەتی عێراق بوو بێ ڕەنگە هەندێ بەشی ناو خۆشیان بوو بێ ڕەنگە ئەوانە لەوە بوو بێ. بەڵام ئەوەم پێم وایە سیاسەتی جمهوری ئیسلامی ئێران ئێستا ئەوەیە لەگەڵ کووردا علاقاتەکانی زیاد بکات و جمهوری ئیسلامی ئێران ئێستا لەگەڵ ئەمریکا ڕێکەوتووە لەگەڵ ئەمریکا 5 زایدەن یەکەکە ڕێکەوتووە و ڕەنگە لەو ماوەی ئیمزاشی بکە ماوەتەوە لەسەرەوەی کە سەرۆکی نوێی کۆماری ئیسلامی ئێران بەڕێز ڕئیسی ئەو شتانە ئەنجامدا. بۆیە پێم وایە ئەمە لەو منتیقەیە و جمهوری ئیسلامی ئێرانیش ڕەنگە هەنگاوی یەکەمیشی لێرە لە کوردستانەوە لەگەڵ کووردا ئەگەر چونکە حدودێکی دوور درێژی هەیە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسیەوە و ڕەنگە لە فەرهەنگ و ئەدەبی ئێرانی و کوردی هەر خۆیان بخۆیان لە یەک نزیکن. بۆیم پێم وایە جمهوری ئیسلامی ئێران
بەرنمەیەکێ کە چارەسەری کێشەکانی ئەگەر هەبوو بێ لەگەڵ کووردا یەکلایی بکاتەوە چارەسەری بکات. زۆر باشە من کاتی بەڕێستم گرت کۆتا پرسیارێکە مامە داواکەم کە لە کاتێکی کەمیشە وەڵام بدەیتەوە هەرچەند مادام باسی شەهیدانی حیزبێکەکەین پێویستی بە کاتێکی زیاترە بەڵام کاتمان زۆر کەم ماوە لێرۆ لەوێ کەسوکاری شەهیدەکانتان ناوبەناو گلەی ئەەکەن ئەگەر لە ڕێگەی شخصیەوە بێت لە ڕێگەی نووسینی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێت یان لە هەر ڕێگەی بوونەوە مناسبەکانەوە بێت گلەی یەکەن کە وەک پێویست لیان نەپرسراوەتەوە لەلایەن بەڕێست و لەلایەن حیزب و هەواڵەکانتەوە دەتەوێت لە 45 ساڵ یادی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستاندا چ شتێکی تایبەت بە کەسوکاری شەهیدان بڵێیت وە چه بەڵێنێکیان پێدەی کە لەمە دووە ئەگەر نیگەرانێکیان هەبێ نایانمێنێت. ئێمە لە ڕاستیە تەنها سەروەریەک کە هەمان بێ شەهیدەکانمانە و شەهیدەکان توانیویانە حیزبی سۆسیالی ڕابگرن لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا بهێنن لەژێر ئەو هەموو زەخت و فشارەی لەسەر حیزبی سۆسیالی بووە کەسوکاری شەهیدەکان و خوێنی شەهیدەکان توانێتی ڕای بگرێت. ئێمە ڕاستە لە دەسڵات نەبووین وەکو پێویست بەڵام ئەوەی پێمان کرابێت بۆمان کردوون و زۆربەی شەهیدەکانمان چارەسەری هەندێک کێشەمان بۆکردن بەڵام خۆتان نەزانن قەرەبوو هەموو دنیای بدە بە یەک شەهید قەترەی خوێنی شەهیدەکە ناکات بەڵام لەگەڵ ئەوەشا بۆیان کراوە هەر بۆ ئەوەش بوو ئێمە ڕەنگە وەزارەتی شەهیدان کە وەرمان گرت لەو ڕێگەیەوە تا ئێستا توانراوە کۆمەڵێک ئیشی باش کرێت بۆ هەموو شەهیدانی کوردستان بێ جیاوازی و بۆ ئەو شەهیدانەی ئێمەش کە زوڵمیان لێکرا بوو شەهیدانیان بۆ نەکرابوو تایشت. زۆر باشە دەستۆش کاک محەممەد دووبارە پیرۆزبایی 45 ساڵەتی دامەزانی حیزبتان لە یەکەم میوای سەرکەوتنتان بینەرانی بەڕێز هاتینە کۆتایی گفتوگویەکی تایبەت لەگەڵ بەڕێز محەممەدی حاجی محمود سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان تا دیدارێکی تر خواتان لەگەڵ.